پرسی ئازادکردنی ئەو سێ کەسەی کە لە سلێمانی بە تۆمەتی هێرشکردنە سەر پەرلەمانتار غالب محەممەد دەستگیرکرابوون کاردانەوەی لێکەوتۆتەوە و پەرلەمانتارێکی کۆڕان دەڵێت ئەو تۆمەتبارانەی ئازادکران بافشاری سەرۆکی حکومەت و حکومەت ئازادکران ئەوەش ئەوە دەردەخات کە مافی مرۆڤ تیرۆرکردن هێرشکردنە سەر پەرلەمانتار کەوتۆتە نێوان ململانەی سیاسی یەکێتی و پارتی. طبعاً پەیامەکەی هاوسەرۆکی یەکێتی و پەیامەکەی وتەبێژی حکومەت ئاماژەی مەترسیداری تایە. یەکی لە ئاماژە مەترسیدارەکانەوەیە سێ کەس تۆمەتبار بووە بە هێرشکردنە سەر غالب کاک غالب محەممەد، بەڵام ئەم سێ کەسە سەرۆکی حکومەت فشاری کردووە یاخود حکومەت فشاری کردووە بۆ ئازادبوونیان، واتە لە دەرەوەی یاسا حکومەت فشارەکە لەسەر ئەوەی کەسانێک ئازاد بن کە بە تۆمەتبارن بە تیرۆر. و ئاماژەیەکی تری ئەوەیە کە هاوسەرۆکی یەکێتی ئەڵێ ئێمە لە سلێمانیە هیچ دەسڵاتێکمان نییە، سەرۆکی حکومەت و پارتی چیان گوێ ئەیکەن و ژیان هیچ کەسێک هیچ پارێزاو نییە. ئەمە جگەلەوەی کە وتەبێژی حکومەت دەستی بۆ هەندێشتی شت بردووە کە مەترسیدارەوە شۆکە بۆ خەڵک. لەوانە ئامانجوابانی و خێزانەکەی و مناڵەکەی ئاماژە بۆدا تیرۆر کراون. ئەی ساڵێکە بۆ تا ئێستا قسەتان نەکردووەمانە تیرۆر کراون و بۆ دۆسەی مستەفا سەلیمی کە تەسلیمی ئێران کراوەوە بۆ تاوەکو ئێستا بێدەنگیان لێ کردووە. واتە مافی مرۆڤ تیرۆرکردنی ئینسان هێرشکردنە سەر پەرلەمانتار کەوتووەتە نێوان ململانیەکی سیاسی ئەم دوو حزبەوە کە ئەموو ئەمانە ئاماژەی مەترسیدارن لەسەر ئازادی تاک لە کوردستان. بالاعتداء على النائب الدكتور غالب محمد علي هاوپەیمانی هیوا لە پەرلەمانی عێراق سەرسوڕمانی خۆی لە ئازادکردنی سێ تۆمەتبارەکە نیشاندا و جەختی کردەوە کە دەستێوەردانی سیاسی لەلایەن دوو حیزبی حکمڕانەوە لە دۆسیەکەدا هەیە. بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان دەڵێت هەوڵەکانی ئەوانیش سەرکەوتوو نەبووە لە پێکێنانی لیژنەیەک بۆ لێکۆڵینەوە بۆ ئەم بابەتە و ئێستا هەوڵەکانیان چڕتر کردوتەوە بۆ کارکردن لەسەر کەیسی دکتۆر غالب. بەداخەوە کە ئەم بابەتە چۆنەڵی بابەتێکی ترسناکە بۆ سەر هەموو تاکێکی هەرێمی کوردستان لە کاتێکدا کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان باز لە سەروەری یاسا دەکەن، باز لە ئارامی کوردستانەکەن، باز لە چۆنەڵی تێکنەدانی ئەمنیەت و ئاسایشی هەرێمی کوردستانەکە، بەڵام لە کاتێکدا مماتەڵە بە کەسێک دەکرێت کە بۆ نمونە تاوانبارن بە کوشتنی کەسێک یا هەڵگرتنی ئامێری کوشتن و قەزدی کوشتن بووە کە ئێستا بەپێی یاسای عقوباتی عێراقی مادە 406 دەبووە بەسەر بن و بە هیچ شێوەیەک نابێ بە ڕەبتی کەفیلیش ئازاد بکرێت. ئەخەوە منە گوڕیاردەری لیژنە هەوڵی جدیمدا بابەتەکەم خستە ڕوو بۆ لەسەر خەت بووم لەگەڵ لیژنەی داکۆکی لە مافی مرۆڤ، بەداخەوە پشتگیری نەکرام و تا ئاستا لیژنەکەش پێکنێنراوە، بۆیە ناچار بووین ئێمە وەک فراکسیۆن یاداشتێکی ڕسمی یاراسی سەرۆکاتی بکەین و بە زووترین کار لیژنەیەک پێکدرێت بۆ بابەتە. دەزوەردانی سیاسی و حزبی لە دۆسیەی پەرلەمانتار غالب محەممەد کە ئەوکاتە لەگەڵ سزادانی دەستگیرکراوانی بادینان هێندەی تر مەترسیەکانی سەرڕەوشی مافی مرۆڤی لە هەرێمی کوردستان نیشاندا. چاودێرانی سیاسی پێیان وایە دوای ئازادکردنی ئەو سێ تۆمەتبارە دەری دەخات هیچ کەسێک لە هەرێم پارێزراو نییە و مافەکانی مرۆڤ لە بەرزترین ئازدا پێشێل دەکرێن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.